پێشەکی من پیرۆزبایی لە هەموو ژنانی کوردەکەم لەسەر تاسەری کوردستانی گەورەیە و هەروەها لە هەموو ژنانی جیهانیش. مەسلەی ژنان شتێک نییە کە تۆ بڵێ لە ڕۆژێکا تۆ خەم و خەفەت یا خۆشی یا ژنت بێتە بیر. ژن مەعاناتێکی زۆر زۆری هەبووە و زۆر زۆریشی هەیە. ڕۆژانە ئازارە کێشێ، ڕۆژانە فرمێسکی لە چاوە، ڕۆژانە بەهۆی شەڕ و شۆڕ و ناخۆشی و بردمانەوە لە ئازارایە. هەروەها لە ناو کۆمەڵگەیە، لە ناو ماڵە. ئەوەی کە پێویستە بۆ ژنان بکرێتن بەڕاستی کە حکوومەت و گشت حزبەکان و ڕێکخراوەکان زیاتر ئێحتیمام بە کێشەی ژن بیەن و لە دژی تند و تیژی هەموو بەیەکەوە ئیش بکەن. من لێرەوە سەری ڕێز بۆ هەر هەموو شەڕوانان دائەنەوێنم. ئەوەی ئەوان کردیان نیشانی هەموو دنیایاننا کە ژنی کورد نەک هەر هیچی لە ژنانی دنیا کەمتر نییە، بەڵکو زۆر زۆر گەورەیە. بێگومان ئەوە ئەگەڕێتەوە بەشێکی لەم کاتەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو فشارەی کە لەسەر خانەوادەکان هەیە، بۆ نەبوونی دابینکردنی بژێوی، بۆ ئەو تەئسیرە نەفسیەی کە ئەم وەزعی کوردستان دروستی کردووە لەسەر تاکەکان و لەسەر خانەوادە و لەسەر کۆمەڵگەی ئێمە. ئەمە کۆمەڵگەیەک نییە کە تۆ بتوانی بۆ ژنێک، بۆ گەنجێک، بۆ کەسێکی پێگەیشت و بتوانێتن کە بەرەو چاوەڕێی ژیانێکی خۆشی تیا بکە، کە ئەوە نابینێ، کە ناخۆشیەکان ئەبینێ، کە زەختەکە ئەبینێ، کە بێپارەیی ئەبینێ، بێنانی ئەبینێ، ناومێد ئەبێتن. تۆ ئەبێ ئێمە هەوڵ بێن کە بەڕاستی ئاوڕێکی جددی لەو کەسانە بدرێتەوە. لەوانەیە توێژەرەکان باشتر لەم وەزعی ئەم کۆمەڵگەی ئێمە هۆکارەکانی بزانن، بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرایە لە بەرچاومان کە لەم فترەیە بۆ لەم ماوەیە ئەو خۆکوشتن و خۆسووتاندن و ئازار و مەینەتیەکان زیادی کردووە، ئۆتۆماتیکلی تۆ ڕەبتی ئەەکەیتەوە بەو نەبوونی بژێوی، نەبوونی ژیانێکی پڕ لە شکۆمەندی، نەبوونی نان، نەبوونی ئازادی، نەبوونی ئەو سەروەری و ئەو خەونەی کە هەمومان بیرمان لێ کردەوە.